سڵاتان ئەوەستان و خۆشەویستان بەخێربن بۆ پارتی شەشەمی یاوە Resident Evil 2 ئۆریجیناڵ. ئەگەر بینێری پارتەکانی پێشنەوە بووی ئەوە لینکان لە دیسکریپشندا دەنێم، ڕۆن و سەردانی بکەن بۆی تەواو لە چیرۆکەی یاریەکە تێبگەن. سەرتا باوشتانە ناوی ئێڤێنترێکەمان هەندێک چۆڵکەین ئەماک نەمونە دانین و ئەو حەبرانەش دانین، سپرایەکەش بێنین جا ئەو کەوی بەلانش خڵکەینەوە حەبوو لێتری تا پڕماوە گرت. گولێ ماگنێمیشمان وەرگرت، سپرایەکی ترش بچین گولێ ماگنەوەکە دانین، سپرایەکەمانیش بێ. جا بڕۆین پێویستە بچین ناو قیتاڵەکەوە بڕۆ سەرتا ماپە ببینی مامەلەکە فاکتۆریەکە. باش بۆ بود لێشم دیتەوە بستە باڕۆین. پێویستە بەشەوە دەفەرە بەکاربخەین، بەڵام سویچەکەی لەناو لە ژوورەوە بەستم ئاتە ئەوەش گولەی ماگنەمە. اینجا بە سویچەکە بەکاربهێن لێرە. ئێستا شەوە دەفەرەکەەوە کار دەکەوێت و پێی دەڕۆینە خوارە. ئەو بەکار بکەوت. شەوە دەفەرەکەش دەچێتە خوارەوە. ئەو وڵیامیش پەیدا بوو. دەڵێ ئەیدا ئاگەر لێمە ئەوە خۆی لە شانی داوە بۆ پشت پێ حەڵت لێنراکەوە دەڵێ ناتوانین بچیتە دەرەوە دەرەوە بەڵام ئێمە کردمانەوە. ئێستا بۆسەکەمان بۆ دێت وڵیەمە سەرتا با بیکەینە تا پڕ باشترا چکە دێ بەتان پشتەڕ لێغڵا بکەیت بە دەمانچە نابێت، بە دەمانچە زۆر زەحمەت. ئەوەتە بۆ بەهێزتر بوو. باڕاکەین لێدرەوە لە دوو شەڕی لەغڵا بکەین. ئەو نا بەرهەمەجار نادا، 5 جاری لێداین لە سێیەک خوێنی هێشتی با لێدین. خوێنمان ساف و با خوێنی دەخواڵ زامش کۆمباین کەین ڕێژ نییە بڕۆین کەپسی کرد بەگێرە زۆر باشە کوشتمە. زانین لەو دیوە هیچ هەیە هەڵیگرین؟
لێنە باچینەوە ناو شەمەندەفەرەکەم Don't die on me, Ada. Come on. دەڵێ Wake لەسەر up. مەمرە ئەیدا Come on. هەستە تکایە هەستە خۆجا هێنایە دەرەوە زۆر زانگی هاتە چەندەر Welcome back. دەڵێ بەخێر بێتەوە Hey, take it easy. We're inside Well, Umbrella's what's the secret seven? lab. I'll go find دەڵێ something ئێمە to treat that هاتووە wound, so لابەکەی just rest here in ئەمڕێلا the meantime. تاقیگەکە But I'll only slow you down with these injuries. دەڵێ بەس سەورت دەکەمەوە بڕۆ خۆت ڕزگارکە I دەڵێ told نافێم you, it's وچی my job to look after دەڵێ you. کاریم نەکە ئاگام لە تۆ وەکو پۆلیسێک You'll be in دەڵێ تۆ danger. لە if you مەترسیدایت stay ئەگەر with me. لەگەڵم I ببیت know I've only known you for دەڵێ a من short بۆ period ماوەیەکی of کەمە کە time, تۆ دەناسم but I really بەڵام enjoy being with دڵخۆشم you. I I know دەڵێ من I'm not capable of دەڵێ من caring دەزانم about کە anyone. تااقەتیەوە نیە ئاگام لە کەس بی I don't want to lose you. دەڵێ we're بەڵام leaving this نامەوێت place together. تۆ لە دەست بدەم Wait here for me. I'll be right دەڵێ back. خەمیەوەت نەبێت ئێمە پێکەوە دەڕۆین تۆ لێرە بە منی ئێستا دەگەڕێمەوە جەواگولی وەرگری چەکانش کۆمباینکەین گولەکانیان پڕکەینەوە زێناو دۆڵا بەش ئەو گولێ وەرگین و زانیتکەی لێە ئەو جیاژ وەرگین برانە جاریشمان پێی نییە هەمووی هەڵدەگرین گولێ ماکنەمەکە و حەبرەکە و جیاکەش باجارە هەڵگرین زاوڕم زەمڕۆین لێرە ساین لێرە بوون جارە دەرگای داخرێن دوای دەتانی بینەوە سەردا بە بچینە ئێرانە ئەو دەرگای بزانین بڕۆین ناوچینێرە بزانینەوە دەرگایان دەکرێتەوە ئەویان داخرەوە لە دیژورەوە داخرا بوو بەزایان کراوە ئێستا ئێمە لە تاقیەکەی ئەمڕێلا داین با فایلەش بخوێنینەوە Library security measure in case of an emergency و باسی حاڵەتی ئەمنیەکەی دەکاتن لە کاتی لە ناکاو in the instance of an uncountable browser loss breakout بەڵ هەر کاتی هەر شتێک بڵاو بێتەوە ژارەیان ڤایرۆسکە مەبەستێتی ئەوە all security measures will be directed toward the underground transport faculty دەڵێو کاتە دەبێت هەموو شتەکان ببردرێنە ژێر زەوی واتە خوارەوە in the instance that any abnormalities are detected among cargo in transit دەڵێ هەر شتێکش ئەگەر لە کارگۆیەکان تەبیعی نەبوو all material will automatically be transported from the loading zone to the designed high-speed train دەڵێ ئەوە هەموو کەرفەکان دەگوازرێنەوە بۆ قیتاری
خط سريع. At which point all material will be isolated and disposed of immediately. دەڵێ هەموو دەرمانەکان دەبێت سەریان داخرێت و لەناو ببردرێن ئەگەر هەر شتێک ڕوودات. In the instance of class 1 emergency, the entire train will be purged and disposed of without delay. دەڵێ ئەگەر emergency-یەک بەکارکەوت دەڵێەوە ئەو کاتە دەبێت هەموو قیتارەکە بتەقێتەوە ئەگەر کێشەیەک ڕوودات. In the instance that the lab itself becomes contained, دەڵێ ئەگەر لابەکەش ڤایرەسی لێ بڵاویەوە the non-ferrous must not currently use it to transport material to and from the faculty will be designed it. دەڵێ ئەوە کەلوپەرەکان هەمووی دەگوازرێتەوە. As the emergency escape دەڵێ ڕێگەی ڕزگاربوون دیاری کراوە. This route will secure passage to the rally point outside the city limits. دەڵێ شوێنێکە بۆی ڕزگارم بچینە دەرەوەی شارەکە. Disclosure about any information regarding the research conducted here. دەڵێ هەر زانیاری هەر شتێک کە لێرانە هەیە دەبێت لەگەڵ خۆت بیبەیتە دەرەوە. Or the existence of this facility is strictly prohibited. دەڵێ هەر شتێک کە لێرە باسراوە لەناو تاقیگەکە ئەوە مەمنوع بە هەموو شوێیەک کە بیبەیتە دەرەوە لە شوێنێکتر باسی بکەیت. Since it is top priority to keep all research classified, escape access may be denied under certain extenuating circumstances. دەڵێ لەبەرەوەی حاڵەتی ئەمنی لێرە زۆر گرینگە لەبەرەوە جاروار وای لێ دێت ئەگەریوەی هەیە کە ڕێگەی هەڵاتنیش دابخرێت بۆ ئەوەی کەس لە لاوەکە دەرنەچێتن. ئەتە بزانین لێرە چه هەیە؟ جەژەهرێشی لێە و پرۆفسەر لێرە مردیە ئەوژدی خەوتنەکانیانە بزانینەوە چییە. Temporary registration for the culture experiment room. ناوەکە گێستە پاسۆردەکەش نانە ئەو دواییشمان پێ دەبیتن. ئەزە بزانین لێران چ بکەین؟ ئەوە پێدەچی گازێکە ژەهرە هەیمان نەکات باشە چکە لە بیرم نەمایە بزانین ئەو دەرگایەنە ڕۆینە دەراو ئەو کار ناکات ئەو بزان پێویستی بە کارەبا هەیە دەبێت کارەبای بدەینێ. بزانین بچین دەرگاکەی تر بکەینەوە بزانین لێرە چێە. بزانین دەرگا ئەوە بەکار دەکرێتەوە پێویستمان بەکار دەکرێت. کاردەکان بۆی دەرگاکەی پێ بکەینەوە ئەو ژوورە بێت جێمی دەبێت. دووزانینەوە هیچ فیژەکە فیزەمان هەڵگرت جا بچیم زانین دەرچووی دادەنی سپرایەکی خینیشمان وەرگرت جا با بڕۆین
ئەوزەمە فیوزە لە ناوەڕاستەکەدا بینی ئەو دوو ڕێگای تازە چم زامژێرایی بووە هیچ باش نەبوو دیارە ڕۆژە هەرنیە دەرمانە زاین لە بۆی بەکاردێ نەخێر زانی لە ئێرانە هێرش بەکار نایە لاوانێ شتێکی بێت لە ژوورەکەی تر چینیان دەرام زانی زین لێرانە هیچ شتێکی پێ نییە ئەوە لەبیرم نەماوە لە بۆ چێن دەربەکاردێ ئێستا دەزانم زۆر ئاسانیشە هەڵە دەکەم نازانم بچمە چێن ئێستا ئێستام بڕۆین ئێرە بزانین چینەوە مەرخەم جێبی دەکەین زین لێرانە هیچ شتێکی لێ نییە لەوێ لێرە داینینەوە بەخەم ڕێشمان بڕێ چینەوە لای و هاتینەوەش لەبیرم نەماوە لەباندێ ئێستا فیوزێکی تری داینێ ئەم جارە ئەوەی لێو چەندر بەکاردێ لەبیرم نەمایە هیوادارم کوالیتی دەنجی گەیمپلەیەکەی چێشێکی نەبێت وابزانم چێشە لە مایکەکەمدا هەیە کاتێکم قسەتان بۆ دەکەم هیوادارم باشتر بکەم ئینشاڵڵا بۆ جارانی داهاتوو بۆ ڤیدیۆی داهاتوو یان چەند ڤیدیۆیەکی تر بۆی مایکەکەم چەند کێشەیەکی هەیە ئێستا با بچین لێرە چیم زان لێرە بکای ناین نەوجارە دەرگا جارێ لێکڕین بەزام نابتەوە چ هەیە لێرە دەست بزانم دەبێ شتێک هەبی لێرە فیزە لێرش بەکار نایە لیان بتێنی لاوانە هیچ کاریگەری لەسەریان نییە بزانین بڕۆینەوە ئەو لای ئەم بۆیەش بەکار نەهات
ئەو زۆمبی یەکسەر بەبێ یەک و دوو بابلی لێدا ئەو زۆمبی چ دەکەن چینەوە ژوورە هیچ زۆمبیەکی لێ نەبوو با دڵنیا بینەوە بزانم ئەویان ئەگەر لێ بچبارینە پێش لانەیە قەپالێکی لێ بداوە دیسان خوێنی ببردووە بزان لێرە هیچ هەیە بیکەین نا بەس ناقوتارەکە چی هەیە هیچ شتێک نییە بیهێنی بزانین بچینەوە غرفەی کە ئەیدیای لێە زمان هدايني وصبرا بعدين بانا كنت تسرم بيز بيديان اشتكى بيز بيديان ايداج ليرنا معهم ضل ايداج شوية بزانین لە کۆمپیوتەرەی کاری ببینین ئینسان لە زەحمەت نەبوو بە دڵنیایە ناوێت زۆر مەرباتە تەجروبەیەکی بکەم تاقیب بکەم دەوێت بچینەوە لای ئەی لێرە نییە وەڵڵا نازانم چێن بێ ئەوەش ناکرێتەوە جارێ بزانین لەو دەرکانە دەبێت شتێک هەبێ لەبیر ناچووی چینە ئەو لای بزانین لێرە بزان بەشکم شتێک دەکەین بزانین لێرانە بزانین فیزەکەی دیسان شتێک لێ ناکەی نابێت هیچ شتێک ناوێ هیچ شتێکی لێ نییە با بچینە دەرەوە بزانین بچینە ڕێگاکەی تر باشکۆم شتێک هەبێ لێە با بڕۆین باوکارم باشم شتێک دەدۆزینەوە ئەم شکێکم هەیە لەو جانتای نازانم شتی تێدایە تێدا نییە ئێرانە دیسا هیچ شتێک ناکرێت
بزانم دەوێت چی بکەم ئەوەش لێی داین زانین ئەو کۆمپیوتەرە شتێکمان بۆ بکات ناکار ناکە دەستەی ئەو فلێم ثرۆوەرەکە ئەو بەکاردێت ئەو ئاگرە بەکاردێت بۆ ستاندنی ئەو جیانە هەر لە بیریشم ناوە دیارە تەنتای ئیسیدا نییە ناکرێتەوە دەبێ بۆ ڕێگای دابڕۆین ئەو تا ژوورێکی تر ئەو هەندوولی کار باشەڵگەنم دەست دێنیە زۆر باشە هەردوو جامردن ستا لێرانم زانین باش بۆ گولەی شەڵگەنە باشە حەف گولەیت کەشمان بگرێت چاردە گولەی تێدابی شەڵگەنی زانین شتێک بکەین لێرە ئەو دەرگایشمان کردەوە ئەگە دەرگاکەی تەنیشتی بۆ بکارە نەدەکراوە بزانین هیچی تر هەیە لێرە بیکەین معقولە هیچ شتێک لە لای ئەو پرۆفیسۆرە نەبێت هیچ شتێکی لێ نەبوو زانین لە کۆمپیوتەرە شتێک ئەم دەرگایانە ئەو شوێنی خەوتنەوە بۆ هیچ بەکەلێک نات بۆ بزانم بۆ چی دروستکراوە ئێستا لێرە بڕۆینەوە ئەو دی بزانین نەوەک لێن دەرەبێت شتێک هەبێت بزانین داشتانە بۆ هیچ بەکار نات بەڵام بزانین ئەم ژوورجیانە بزانین شتێن شتێکمان بۆ ببێ ناشت هیچ کاریگەری نییە بزانین هێرە هیچ کاریگەری نەبوو ئەمەش نابێتەوە ئەوەندەیم هیچ لەبیر نەماوە با بڕۆین لێرە بەکار نایە لە بۆی بەڵ بزانم بۆ کوێ بەکاردێت
بزانین لەولایە بچینەوە نام زەمینەکەی بزانین لێن دەرە شتێکمان بەدەست ناکەوێت هیچ شتێک نییە بزانینەوە ئاگرە ئەو بەفرە بتایەنتەوە کاریگەری نەبوو نازانم چی بکەم ئێستا با لێرەش بچینە دەرەوە بەڕاستی معقول نییە هیچ شوێنێک نییە فیوزەکەی لێدانێ بەڵێ بزانینەوە چی دێ ئەوە تا فیزیکە بە ئێرە بەڵام دەماکانی تر کەمەک پێشێستا هاتین هیچ بەکار نهات لە بۆی تاقیشم کردەوە بزانین چی ڕوویدا لێرە بۆ ئەوەی کە کارەباکەمان کردەوە ئێستا هەموو شتێک دەبێش بکە ڕێگا بیا کۆمپیوتەرێکی دەیە با بڕێنەوە لای بزانین لێن دەرە با بڕۆین بۆ ژووری سێیفەکە بزانین کە لە پلەکان هیچ نەبوو با سێڤێک بکەین لێرە با لە شوێنی سێوی هەفتە بێت اینجا من لێرە کۆتایی بە ڤیدیۆکە دێنم هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێت لایک و سەبسکرایبتان بێنێت تا ڤیدیۆکی تر و کاتێکی تر خواتان لەگەڵ